هیومان رایتس وۆچ دەڵێ ئەمە یەکەم جار نییە ئیسرائیل هەڵگری ئاڵا سپیەکان دەکوژێت. ڕێکخراوەی هیومان رایتس وۆچ ڕایگەیاند کوشتنی هەڵگری ئاڵا سپیەکان لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە لە کەرتی غەزا یەکەم جار نییە. ئەمەش کێشەی بنەڕەتی پێیوەست بە پاراستنی خەڵکی مەدەنی دەوروژێنێت. ڕێکخراوەکە لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کرد هێزەکانی سوپای ئیسرائیل تەقەیان لە بارمتە ئیسرائیلیەکان کردووە لە غەزا کوشتیانن، هەرچەندە ئەو بارمتانە ئاڵای سپیان هەڵگرت بوو. ئەمەش کێشە بنەڕەتیەکانی پەیوەست بە پاراستنی هاوڵاتیانی مەدەنی لە ئێستادا دەوروژێنن. ڕێکخراوەکە ڕاشیگەیاند هێرشکردنە سەر هاوڵاتیانی مەدەنی بە تەواوی قەدەغەیە. هەروەها قەدەغەیە هێرش بکرێتە سەر ئەو چەکدارانەی کە نیازی خۆڕادەستکردنەوەیان ڕادەگەێنن یان ئاڵای سپی هەڵدەکەن. ئاماژەی بەوەش کرد سوپای ئیسرائیل پێشتر ئەو هاوڵاتیە مەدەنیە فەڵەستینیانەی دەکردە ئامانج کە ئاڵای سپیان هەڵگرت بوو.